زۆر جار لە پەیجەکان دەبینین کە هونەرمەندێک بۆ نمونە کۆمەڵێک خزمەتی بە هونەری کوردی کردووە کاتێک تووشی حاڵەتێک دەبێت حاڵەتێکی ناخۆش تووشی حاڵەتێک دەبێت دەبینین ئەوانەی کە خەریکی تیکتۆک و سناپ و ئەو جۆرە بابەتانن هاوکاریان بۆ کۆ دەکەنەوە لە ڕێگەی خەڵکەوە باشە ئەمە چۆن دەبینی لە کاتێکدا ئەوە بەڕاستی بەرپرس قەینا سوپاسی خەڵک دەکەین سوپاسی خەڵک دەکەین کە یارمەتی خۆشگەتم ئەگەر هاوکاری کرام هاوکارش باش دەکەم سوپاسی خەڵک دەکەین کە هاوکاری ئەو هونەرمەندە بەڕێزە دەکەن بۆ نمونە بەڵام ئەو ئەرکی یەکەمی بۆ نمونە بەرپرسان نییە وەزارەتی ڕۆشنبیری نییە کە بۆ نمونە بەر لەوەی هونەرمەندێک تووشی حاڵەتێکی ناخۆش بێ هاوکاری بکرێت داواکاریەکانیان جێبەجێ بکرێت زانی ئێمە مەفهومی وەزارەتەکان بە شێوازێک لە شێوازەکان بە غەڵەت تێگەیشتین بە تێگەیشتین هونەرمەند و ناهونەرمەندیش هەر بە خەڵات تێگەیشتین هەیە هونەرمەندە و هەیە ناهونەرمەندە هونەرمەند بەڕاستی قائیدە هونەرمەند سەرکردەیە هونەرمەند نەفسی بەرزە هونەرمەند طموحی ئەوەیە هونەر پێشکەش بە نەتەوەکە و بە میلەتەکەی خۆی بکات شتێکی پێ دەگوترێ هونەری زدی شتێکی پێ دەگوترێ هونەری بازاڕی بەداخەوە ینی ئەو کروزانەوەی بەشێک لە ئەم ناڵێم هونەرمەنداوە یعنی من ناوی چ لێ بنێم ئەگەر یەکە کروزاوە یەکێک لە شاشەک دەرچوو یا یەکە گۆرانێکی گور یا یەکێک تەمسیلێکی کردەوە هونەرمەندە هونەرمەند قائیدە هونەرمەند سەرکردەیە هونەرمەند سەقافەیە هونەرمەند پەروەردەیە هونەرمەند دنیاە دنیا بینینە ڕوئیا بینینە قەت و قەت ڕۆژێک لە ڕۆژان جێمان لە هونەرمەندی جدی نەبووە لە ناو شاشەک یا لە سۆشیال میدیا بکروزێتەوە ئەگەر نانی ئێوارەی نەبی ئەگەر یەک فلز لە جیرفانی نەبی قەت و قەت ئیستعدادی نییە بەرامبەر شاشەک بکروزێتەوە بڵێ کاکە وەرن بە فریان بکەون بۆیە تکا دەکەم ناوی هونەرمەند مەشێوێنن تەشیر بە هونەرمەندانەوە مەکەن هونەرمەند زۆر گەورەیە هونەرمەند سەرکردەیە هونەرمەند دەتوانێت فیکری ئینسان بگۆڕێ هونەرمەند دەتوانێت ئایدۆلۆژیای ئینسانەکان بگۆڕێ بەرەو ئاراستەی باش و بەرەو ئاراستەی خراپ وەکو مەسەلەی خوێندنەوەی کتێبێکە کتێبێک دەتوانێت ژیانت بگۆڕێ کتێبێک ڕۆمانێک دەتوانێت ژیانت بگۆڕێ دوێت کاتێک دەکەم دەستی هەموو ڕاگەیاندن کارەکان ماز دەکەم هونەرمەند و ناهونەرمەند یەکتر جودا بکەنەوە سۆشیال میدیا خەریکە دەمان تاوێنتەوە سۆشیال میدیا خەریکە ڕەهەندێک لە ڕاگەیاندنەکانیش بۆ سۆشیال میدیا ڕاگەیاندنەکان خۆیان بەرپرسن لەو بابەتە خۆیان بڵاوی دەکەنەوە کاکە ئەمن چمە لۆ خانیم لە بۆ بکڕن ئەمن چێمە لە بۆم بکڕن ئەمن چێمە هاوکاری بکرێم ئەمن چێمە سەرەتانم گوتیون نەخۆشکەتیمە و نازانم چمە و چمە و چمە ئەمن چێمە دەبێ بزانم چێم نابێ من داوا بکەم بڵێم کاکەوەرن ئەوە عیبەکی گەورەیە بەڕاستی ئەمنیش مەبەستم ئەوەیە هونەرمەند مافی خۆیەتی بۆ نمونە کاتێک تووشی حاڵەتێکی ناخۆش دەبێ هاوکاری بکرێتن بەڵام لەلایەن کۆمەڵی کەسێکەوە نا لەلایەن ئەو کەسانی کە پێویستە باوەڕتەوی شەیماخان هەندێک لەو هونەرمەندە گەورانە بۆ خۆم داوام کردیە کە چۆن دەتوانم خزمەتت بکەم داوای کردی گوتی من هیچم پێویست نییە و دەرزانم زۆری پێویستە و زۆریش پێویستە لە بۆی ساز بکرێت دەزانی پێویستە ئەوەش لە یەکتری جیا بکەینەوە ئایا وەزارەتی ڕۆشنبیری ئیشی ئەوەیە هونەرمەند نەخۆش کردوی باتە خەستەخانە یا ئەدیبێک نەخۆش کردوی باتە خەستەخانە یان هونەرمەندێک بێ ئیشە کاری لە بۆ ببینتەوە ئیشی وەزارەتی ڕۆشنبیری ئەوەیە نەخێت ئیشی وەزارەتی ڕۆشنبیری خۆشکردنی ژینگەی ڕۆشنبیری و ئەدەبیە چالاکی هونەریەکانە و گزارشکردنە لە سیاسەتی کللتوری ئەم وڵاتە بۆیە وەزارەتەکانی تریش وەزارەتی سەحا پێویستە بیمەی بێکاری و بیمەی تەندروستی بداتە هونەرمەندێک ڕۆژێک لە ڕۆژان نەخۆش کرد بتوانێت بەو زەمانە بژی بەو زەمانە چارەسەرەکانی خۆی لە بۆ بکات ئەمن هونەرمەند هەیە نەخۆشکێتێک وەرە فەرهەنگ وەرە چ بۆ خێرە وڵای پەسیوم گرتێ کاکە پەسیوم گرتە بۆ مەعاون طبی خۆم مەعاون طبی نیمە یان دکتۆر نیمە ینی پێ ڕەنگە پێویستی بەوە هەبیتن بتوانی لایەنی معنەوی گرنگی پێ بدەیت بەڵام لایەنە مادیەکە تۆ بەڕاستی ئینسان دەبێت لۆ خۆی
ژینگەی خۆی لەبار بکە کە ڕۆژێک لە ڕۆژان تێکەت یان تووشی حاڵەتە بوو چارەسەرەکانی خۆی پێ بکە ئەگە ناوەزارەت ڕۆشنبیری ئیشی ئەوە نیە بەڕاستی بەداخەوە بەڵام وەزارەت ڕۆشنبیری کاری ئەوەیە ژینگەی ڕۆشنبیری لە بۆ هونەرمەندان و ئەدیبان و ڕۆشنبیران لەبار